کوردستانە لە یادی دامەزراندنی منداڵپارێزی کوردستان پەیامنێرمان توانا عومەر بە دوواداچوونێکی لەسەر ساڵیادی دامەزراندنی سەنتەری چالاکی گەنجان کردووە کە ئەوان ساڵیادی 21 ساڵی دامەزراندنیانە پێکەوە بابی بینیم زانین توانا چی بۆ ئامادەکردین. بەڵام من ئێستا لە سەنتەری چالاکی گەنجانی ڕانیەم دیارە ئەمڕۆ بە بۆنەی سێمین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان و هاوکات 21مین ساڵیادی دامەزراندنی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیا کۆمەڵێک چالاکی زۆر بە زۆر لە سەنتەری چالاکی گەنجانی ڕانیا بەڕێوە دەچێت کەم سەنتەرێک کە لە سەنتەرە چالاک و کتێبەکانی سنووری ئیدارەی راپەڕین کە ساڵانە ژمارەیەکی زۆر چالاکی ئەنجامدا دیارە بە بۆنەی ئەمڕۆژەوە کۆمەڵێک چالاکی ژەمڕۆ ئەنجام دراون کێکێک لەمانە ئەم پێشانگە شێوەکاریە کە لەلایەن فێرخوازانی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیەوە فێرکراون و تابلۆکانیان لێرەوە نمایش کراوە لە بەبوونەی دامەزراندنی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیەوە دیارە ژمارەیەکی زۆر تابلۆی جوان لێرە نمایش کراون کە بەرهەمی فێرخوازانی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە بەرهەمی ماندووبوونیانە کە لە ماوەی ڕابردوو تاوەکو ئێستا فێری بوون و جگە لەمە کۆمەڵێک چالاکی تریش بەڕەوە دەچم سەرەتا دەچمە لای بەڕێز خالید قادر بەڕێوەبەری سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە کا خالید بم بۆنەوە پێیامی ئێوە چییە تا چەند توانی وتانە هاوکارێکی باش بن بۆ گەنجانی سنوورەکە بۆی کە بەهرە و تواناکانیان لایەوە دەربخان. زۆر سپاس بۆ ئێوە لە یادی سێمین ساڵەی دامەزراندنی منداڵپارێزی کوردستان و 21مین ساڵیادی کردنەوەی پرۆژەی سەنتەری چالاکی گەنجان لە ڕانیە ئەمڕۆ گەنجانی ڕانیە کەرنەڤاڵێکی کار و چالاکی ئەنجام دەدەن کە تێیدا لە دەستپێکدا پێشەنگایەکی هاوبەشی شێوەکاری دەکەنەوە دواتر بەشی مۆزیکی سەنتەر و گروپی مۆزیک و گروپی گیتار چەند بەرهەمێکی مۆزیک پێشکەش دەکەن هەروەها بڕوانامەی دەرچوون بەسەر کورسی دەلاکی پیشەیی کە یەکێک لەو بەشانەی لە سەنتەر گرنگی پێدەدەین کورسی پیشەیە بۆی گەنجان پشت بە توانای خۆیان ببەستن بڕوانامەیان بەسەردا دابەش دەکەین پاشان دیالۆگێکی کراوەی گەنجانیشمان هەیە بۆ پەرەپێدانی زیاتری کار و چالاکیەکانمان ئەم پرۆژەیە یەکێک لە پرۆژەکانی منداڵپارێزی کوردستانە 21 ساڵە لەم شارەدا خزمەت دەکا بە بێ جیاوازی پرۆژێکی قازانجنەویستە ئامانجی سەرەکیمان گەشە پێدانی توانای گەنجانە خۆشبەختانە تا ئێستا ڕێژێکی ئێجگار زۆر سوودمەندی ئەم پرۆژەیە ئێمە بووە تەمەنا دەکەین لە ئایندەدا بتوانین کار و چالاکیەکانمان لە ئاستێکی باشتردا بۆ خزمەتی گەنجان فراوان بکەین. دەست خۆش سپاس بۆ تۆ بەڵێ من دەمەوێت تەواوی و چالاکیانە کەمڕۆ لێرە ئەنجام دەدرێت پیشانی بینەرانی کوردسات نیوزی بدەم دیارە جگە لەم پێشانگا شێوەکاریەکە بەرهەمی فێرخوازانی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیەیە گروپی موزیکی سەنتەری چالاکی گەنجانی ڕانشکە گروپێکی تایبەتی گیتارە ماوەی چەند ساڵێکە لە سەنتەری چالاکی گەنجانی ڕانیا ئیشی لەسەر دەکرێت توانیویانە ئەم گروپە لە ئاستێکی بەرزی هوەری دابن کە تاوەکو ئێستا ماوەتەوە کۆمەڵێک بەرهەمی جوان پێشکەش بکەن و ئەم ڕۆژ چالاکیی تایبەتیان دەبێت بە بۆنەی دامەزراندنی ڕێکخراوی منداڵپارێز منەوەڵ دەدەم دوای ئەم پارچە مۆزیکە گفتوگۆ لەگەڵ مامۆستای ئەم گروپەدا بکەم. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئاست و توانای ئەم فێرخوازانەی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە کە لێرە لە سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە فێری بوون لێرە بۆ ئامادەبووان کۆمەڵێک بەرهەمی ئازبەرز نمایش دەکەن من گفتوگۆ لەگەڵ مامۆستای ئەم گروپەکە هاوکات سەرپەرشتیاری ئەم گروپەشە مامۆستا سڵاو لێبێت پێمان بڵێیت تا چەند توانیوتانە ئەم فێرخوازانە بۆ ئاستێکی بەرزی هوەری پەروەردە بکەن. بەخێراتنتان دەکەم دەست خۆشتان لێ دەکەم زۆر بەخێر بێن ئێمە چەند ساڵێکە هەوڵ دەدەین لەگەڵ ئەم گەنجانە لە دەڤەرەکەمان لە کوڕ و لە کچ بەشداریمان پێکردوین لە چەند بۆنە و چالاکی و کەناڵی تەلەڤیزیۆنی بەرنامەمان هەبووە و لە ستافەکەشماندا کوڕ و کچێکی زۆر هەیە بەڵام بەپێی گونجانی شوێنی ستەیج و ئەمانە
جارجار ئەوە گۆڕانکاران تێدەکەین بۆ ئەم جارە پێمان باشە بەس گروپێکی کچان دانین کە ئەوانش تا ڕادێکی باش بەتوانانە و دەتوانن ینی کارەکانی خۆیان جێبەجێکەکەن. من پێشتر بینی بووم ژمارەیان زۆر زیاتر بووم گروپی گیتارە ساش بەم شێوازە یاخود کەم بۆتەوە وەکو فێرخوازانی گیتار وەک چۆن دەڵێ لە یەک کادە جێگیر نییە دەکرێت بنمونە 20 نەفەر بن دەکرێت هەشدەم دەکرێت 15 بن هۆکارەکەشی ئەوەیە بەپێی هەلومەرجی گونجاندن ئێمە بە تەلەفۆنیان بۆ دەکەمان ئیوە کە ئیشی هەیە یان ئیوا خوێندنە بۆی ناکرێبیان ئیوا لە سەفەرە بەڵام بەگشتی ئێمە هەر چالاکەی بکەین لە 10-12 کەمتر نییە ئێستاش ینی کوڕەکانمان لەبەرەوە کەم کردوتە لەبەرەوەی بەڕاستی مەسلحەکەمان جێ نابێتەوە. تۆک مامۆستا کە چەند ساڵێکە لەم سەنتەرەی پێ دوایە سەنتەری چالاکی گەنجانی ڕانیە بۆتە ماڵێک بۆ بەهرە و تواناکانی گەنجان من پێم وایە زۆر ینی بۆ ئەم خاڵان ئەرێنیە سەنتەری چالاکی گەنجانی ڕانێ ئێمەش بۆ خۆمان وەکو بەشی موزیک و خۆم گیتار شکر تەلەبەیەکی زۆر فێرکەوتانی زیاد لە 150 کەس سوودمان بووە لە خولەکانی ئێمە بەڕاستی هەر چەندە جێگا ڕێگەکی وەک پێویستمانە بەڵام شکر گەنجان بە گروتینێکی زۆرەوە دێن بەشداری لە خولەکاندا دەکەن. خۆش بێت سوپاس مامۆستا دەست خۆش بێت بەڵەوەی کە گوێبیستی بوون هەم وتەی بەڕێوەبەری سەنتەری چالاکی گەنجان ڕانێ هەم وتەی یەکێک لەو مامۆستایانەی کە ژمارەیەکی زۆر فێرخوازی تاوەکو ئێستا لە سەنتەری چالاکی گەنجانی ڕانێ فێری موزیک کردو دیارە سەنتەری چالاکی گەنجانی ڕانەیە کە لە سەنتەرە چالاک و ئەکتیڤەکانی سنووری ئیدارەی راپەڕینکە ساڵانە سەدان گەنج ڕوو لەم سەنتەرە دەکات لە بوارە جیاجیەکان لە بەشە جیاجیەکانی ئەم سەنتەرە ئەو بەهرە و توانایانی کەیت یاخود ئەوەی کە دەیەوێت فێری بێ هەم لە بواری موزیک هەم لە بواری دەلاکی هەم لە بواری شێوەکاری و چەندین بواری تریش لە سەنتەری چالاکی گەنجانی ڕانێ بە توانایەکی زۆرەوە بەهرە و تواناکانی خۆیان دەردەخەن و ئەمڕۆژ بە بۆنەی سیەمین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی منداڵپارێز و هەروەها 21مین ساڵیادی دامەزراندنی سەنتەری چالاکی گەنجانی ڕانیا ژمارەیەک چالاکی لەم سەنتەرەدا بەڕێوە دەچێت. سوپاس بۆ توانە عومەر پەیامنێری کوردسانیز بۆ ئامادەکردنی ئەو بابەتام دیارە منداڵپارێزی کوردستانێکە لە ڕێکخراوە جوان و گرنگەکان کە جێدەستی دیارە زۆر کاری کردو لەسەر منداڵان بەڵێ بێگومان بۆ منداڵان بیرمان نەچێت ئەو چینەن کە زۆر گرنگە کە گرنگیان پێ بدرێت دەستیان بگیرێت چونکە نەوەی داهاتوون بنەمایەکی باشیان هەبێت لە هەموو ڕۆکان و هاوکاری بکرێن بە خۆشبەختانە منداڵپارێزی کوردستان هەموو کات کاری لەسەر ئەوە کردو جێدەستیشان